هەردوو ناوەندی کەرکووک و چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خێوەتگەیەکی هاوبەشیان لە ژێر ناوی خێوەتگەی نوێبوونەوە بۆ زیاتر لە 200 ئەندامی هەردوو ناوەندەکە و بە هەردوو ڕەگەزەوە ساز کرد لە خێوەتگەکەدا جگە لە ئەنجامدانی 3 سیمیناری جۆرا و جۆر هاوکات چەندین چالاکی دیکەش لە شێوەی پێشبڕکێ و شانۆگەریش بەڕێوە چوون. ئەمڕۆکو خێوەتگەی نێبوونەوە کۆبوونەتەوە بۆ ئەوەی بەڕاستی بڕیارمان داوە کە بڕیاری تازە لە ژیانمانە دروست بکەین بەرەو سەرکەوتن. زۆر سپاسی ئەم ڕێکخراوانە ئاکەین کە توانیویانە بەڕاستی هەنگاوێکی زۆر گەورەیان ناوە بۆ ئەوەی توانای گەنجانی ئەم شارە ئەم شارۆچکەیە بەرەو پێش ببەن. سپاسی ئەو کەسانەکەین کە ئەم خێوەتیان بۆ ئێمە ساز کردووە زۆر سپاسیانەکەین. ئێمە سوودێکی زۆرمان بینیوە لەم کۆڕ سیمینارانەی کە بۆ ئێمەیان ساز کردو. لەم تەمەنەی ئێمە زۆر گرنگە کۆمەڵێک سیمینار هەبێ بە تایبەتی لەم تەمەنەیە کە ئێمە جارێ لاین و